بەڵێ بینەران ئیرۆژی ماتەوەرەکەیە ئەوژی لەسەر کەسێکی یان خوێندکارێکی یانژی گەنجەکە و چاردە ڕۆژان هاتیە گرتن ئەم بزانین دووسیاوی لەسەر چ بوویە کواف کەسە هاتیە گرتن ئەوژی هەفسەرروکێرەك خراوە NOK کۆ لێ سلێمانیە کۆنەهاژی باایکە ڕاستەوخۆ لە ستودیۆ میێوانمە بخێربێ کاک سەروەر قەرەداغی ئەم بزانین ئەگەرێ چووناتە بوو زیندانێ یانژی ئەگەری گرتناتە چ بوویە؟ بەڵێ دیارە لە ڕۆژی 23 چواری 2017 لە چیای بەرانان لە دەربەندی خان ئاژەڵێکی یان بزنێکی کێویە کوژرێت کە دوو بەچکە لە ناوستیا بێت و دیارە بۆ ئەمە سێ کەس دەستگیرەکرێن وەکو تۆمەتبار دیار بە چەند کاتژمێرێک دوای دەستگیرکردنی ئەو کەسانم پۆستێکم لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ئەکاونتی خۆم بڵاو کردوێتەوە و لەو پۆستا دیارە من ئەوم ئاماژەم بۆ کردووە کە دەسەڵاتی دادوەری ناتوانێت دادپەروەری بۆ سروش بەدیبێنێ و وشەی هیچ لەگەڵ پوچ ئەو دوو وشەیەم بەکارهێناوە کە مەبەستم دیارە لێی نەبوونی دەسەڵاتی دادوەری بووە و مەبەستم لێی نەبوونی سزا بوو کۆمەڵێک مەبەستی کە لە ئیفادەکە من ڕوونم کردوێتەوە و دیارە لە دوای ئەو لە دوای تێپەڕبوونی زیاتر لە 4 مانگ بەسەر ئەو پۆستە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دوو سکاڵا لە دژی من ئەجوڵێنرێت سکاڵایك لەلایەن یەکێک لەو کەسانی کە تۆمەتبار بوو بە کوشتنی یەکێک لە ئاژەڵە ینی بە کوشتنی ئاژەڵێک کێوی و سکاڵای دووەمیشیان ئەوە تەبعاً بە مادەی 430 بۆ دانراوە بە کەفالەتی 1 ملیۆن دیناری عراقی ئازاد کراوم لە دوای سێ کاتژمێر لە دەستگیرکردن و لە دوای ئەو سکاڵایەش لەلایەن داواکاری گشتیەوە سکاڵایەکی ترم لە دژ جوڵێنراوە بە مادەی دووی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بەو تۆمەتەی کە گوایە من سوکایەتی بەدەسەڵاتی دادوەری کردووە دیارە لەسەر من بانگێژ نەکراوم ڕاستەوخۆ فەرمانی دەستگیرکردن بۆ دەرچووە دیارە لە پێش جەژنەوە بوو من لە 4ەم ڕۆژی جەژن سەردانی بنکەی پۆلیسم کردو لەوێ دەستگیر کرام خرامە بەندیخانەوە یعنی یەکەم جار بسێ دەمژمێران بەڵێ هاتیە زیندانکردن دیفرا چەند ڕۆژ بڵێ ئەوەی یەکەمیان وەگوت ئاماژەم پێکرد لەسەر سکاڵایەکێک لە تۆمەتبارەکان بۆ کە تۆمەتبار بۆ بە کوشتنی و ئاژەڵە کێوێ ئەوی دومیشان لەسەر سکاڵای داواکاری گشتی بووە لەسەرەوە بۆ ماوەی 4 ڕۆژ پۆستەکە لەسەر دەسەڵاتی دادوەری کردەوە کەسانە سکاڵیان بۆچی لەسەر تۆ تۆمار بەڵێ دیارە من ئاماژەم بۆ کردووە کە مەسەرەن ئەو کەسانی کە ئەو ڕاوە ئەکەن کەسانێکن کە با بڵێن هیچن و پوچن لەسەر ئەمە ئەو کەسە ینی ئاماژەی بۆ کردووە یان تۆمەتەکەی ئەوەیە کە گوایە من هەم وێنەیم بڵاو کردێتەوە و هەم تەشیرم بە ناوی وشکرد بە هیچ جۆرێک من نەوێنەی و کەسم بڵاو کردوێتەوە وێنەی ئەو ئاژەڵەی کە کوژراوە وێنەی و ئاژەڵە من بڵاو کردوێتەوە و دیارە لە دوایەوە لە تۆڕەکان بڵاو کردو ئێمەش لای خۆمان بڵاومان کردوێتەوە و لەگەڵەوە من بە هیچ جۆرێک ئاماژەم بە ناوی ئەو کەسە نەکردووە بەوەی کە ئەو کەسە کێ بووە و ئەو کە ڕاوی کردووە بەێ کاک سەروەر یەکەم جارە تو ئەم شتانە ئەم پۆستانە بڵاوەکەیتەوە یان جاری پێشووتریش هەمان شتێکی بۆ نمونە شتێکی وا بڵاو کردوتەوە لێ پسرینەوە لەگەر نەکراوە چۆن بەردەوام بووی لەسەر ئەمە بزانین یەکەم جارە یان پێشتریش هەبووە دیارە ئێمە بیانی بۆ ماوەی زیاتر لە 7 ساڵ یان هەموو گەنجی و جوانی خۆمانمانێمە بەخشیەوە بۆ پارێزگاریکردن لە سروش لە چوارچێوەی ئەم ڕێکخراوانە ئێمە کاری خۆمان یعنی خۆمان ڕێخستۆ و کار ئەەکەین لە پێناو بەدیهێنانی دادپەروەری بۆ سروشت و بۆی لەم پێناوەدا ئێمە هەموو کارتەکانی فشارمان بەکاری هێناوە لە کۆبوونەوە لە هەموو ڕێکارانی کە پێویستە و ئێمە لە ڕابردوش بە دەیان دۆسێیان بدەیان سکاڵەمان خستۆ دەبەردەم داواکاری گشتیەوە بە تایبەتیش لەسەر ئەو دۆسییانیان لەسەر ئەو کەیسانی کە ژیانی ئینسانی لەسەر بەندەوە ژیانی ئاژەڵ و باڵندەکانی لەسەر بەندە و بۆیە لەم چوارچێوەیانە کە هەوڵمان بۆ دروستکردنی فشارداوە بە دڵنیاییەوە ئێمە وشەمان بەکارهێناوە بە دڵنیاییەوە ئێمە لە نووسینەکانمان ئاماژەمان بە کەمتەرخەمی دەسەڵاتی دادوەری و کۆی هەموو دەسەڵاتانی تر کردووە لە باشووری کوردستان چکە ئێمەمان بیر نەچێت لە دوجارە دەسەڵاتی دادوەری بەشێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان و کۆی هەموو ئەم حکوومەتەش کە لە باشووری کوردستانە بە هەموو جوگە و ناوەندەکانیەوە بەشێکە لە سیستەمی حکومڕانیە وڵاتە کاک سەروەر سەبارەت بە بارودۆخی زیندان تۆ بۆ مای 14 ڕۆژ لە زیندانە بووی بارودۆخی ناو زیندان چۆن مامەڵەکردنیان لەگەڵ توایە چۆن بوو لە ماوەی ئەو 14 ڕۆژە چەند جار چوویتە بەردەمی دادوەر دیارە لە دوایەوەی کەلمی لە کۆڵینەوەی پۆلیس و یاریدەری دادوەری بە دوای 2 ڕۆژ ڕۆشتمە بەردەم دادوەر و دیارە لەوێ تەوقیفی بۆ نوێکردنەوە و جگەلەوە من بۆ خۆم خوێنکاری زانکۆ بووم یعنی تەنانەت ڕەچاویەوەیان نەکرد کە یعنی مۆڵەت بدرێم کە من تەنانەت تاقیکردنەوەکەشم بکەم بۆی من لە زیندانەوە ڕۆشتوم بۆ زانکۆ
بۆ ئەوەی تاقیکردنەوەکەم لەوێ ئەنجام بدەم و دیارە لە دوای 2 ڕۆژی لە دەربەنی خانەوە من گواسترامەوە بۆ سلێمانی دیار 12 ڕۆژی لێرە بووم ئەوەی کە لە زیندانەکان هەیە بەڕاستی توانم بڵێم دۆخی زیندانەکان لە دۆخێکی خراپدایە و ئەگەر لە چاوی زیندانەکانەوە سەیری دەسەڵاتی دادوەری و سەیری دادپەروەری بکەین لە باشووری کوردستان زۆر زیاتر لەوەی کە لە میدیاکان ئەوترێت و زۆر زیاتر لەوەی کە لەلایەن چالاگوانان و ڕێکخراوەکانەوە دەوترێت و بەکار دەهێنرێت ئەبێ پێویستری زیاتری لەسەر بوترێت چونکە ینی لەوێ بۆ نمونە هیچ پۆلیانکردنێک بۆ ئەو کەسانە نییە کە مەسەرن بۆ کەسانێک کە تۆمەتی پیاوکوشتیان لەسرە یان ئینسان کوژیان لەسەر لەگەڵ کەسانێکا کە بۆ نمونە مادەی دوی بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیان ڕووداوی هاتووشۆیە هەمویان لە ناو یەک زیندانان بۆیە زۆر جارەیە کە تۆ تاوانێکی بچووکت کردو ڕەنگە فێری ئەوە ببیت کە چوویتە دەرەوە تاوانێکی گەورەتر بکە هیچ پۆلیانکردنێک نییە و لەوێ بەشێک لەو خەڵکانی تایە بۆ نمونەیەکێک لەو دۆسیانی کە بەڕێزێک لەوانە کە تۆمەتبار بوو نزیکەی 17 مانگی لە ناو زیندانایە تەنها لەسەر ئەوەی کە با بڵێن تۆمەتی کوشتنی لەسەر ینی وتی من سەرڕای ئەوەی کە زیاتر لە مانگونیوێک جگە لە پۆلیس لە ناوەندێکی ترایانی زیندان بووم وتی تعزیبم بەرامبەر بەکار هێنراوە و جگە لە ئەوە وتی لە ماوەی ئەم 17 مانگەدا هەتا وەک بێسە دۆسیەکەی من یەکلایی نەکراوەتەوە ینی ئەم کەسە گەر وتی یەک هیچ بەڵگێکی فەرمیش نییە بۆ ئەوەی کە مەسەڵەن ینی بیسەلمێنێک کە ئایا من تاوانبارم یان بێتاوان جا قسەکەوەیە ینی ئەم دۆسییان دەبێت لای بکرێتەوە بۆ نمونە من یان یەک نمونەیتر زۆر بەلامەوە گرنگە کە بۆ نەباسی کەم مەسەڵەن کەسانێکن کە با بڵین پیانە وترێت ناتەواو یان نەخۆشیەکیانەیە دەخرێت ناو زیندانەکانەوە بەشێک لەو زیندانانەی کە لەوێن تووشی نەخۆشی پێست بوون و بۆ نمونەیەکێک لەو کەسانی کە با بڵین تۆمەتبار بووە بەشکاندنی پەیکەر مەسەڵەن لە هەڵەبجەی شەید هێناویانە بۆ ئەوم کوڕە نەخۆشی هەیە بۆ پێی کە باسەکرێەوە هیوادارم کە ناون تەندروستیەکانی راپۆرتی پزیشکی لەم بارەوە بدەنەوە پشڕاستکەنەوە ئەم کەسە شێتە نەخۆشیە چییە ینی ئەم کەسیان لەسەر شکاندنی پەیکەر دەستگیر کردووە بەڵام لە ناو زیندانەکە خۆیان کردو بە پەیکەر یعنی من پێم وایە پەیکەرەکان یان دیوارەکان یان بەردەکان نرخیان زۆر لە مرۆڤەکانی ئەم وڵاتە زیاترە بێبەهاترین بوونەوە لە وڵاتە مرۆڤەکانن و بۆ ئەوەشی بەها بۆ مرۆڤ بگەڕێتەوە خۆشەویستیشمان بۆ مرۆڤ بگەڕێتەوە ئەبێت ئێمە لە خۆشویستنی گوڵێکەوە لە خۆشویستنی ئاژەڵێکەوە لە خۆشویستنی باڵندەیەکەوە ئێمە دەست پێ بکەین و من باوەڕم وایە کە ڕۆحە ڕۆحی ئەو بزنەکیەوەی کە لە دەربەنی خان کوژراوە بەردەوامیش کە دەکوژرێن و بریندار دەکرێن لەگەڵ ڕۆحی من و کۆی هەموو بوونەوەرەکانی تر سەر زەوی دێژین باشە کاکسەر بۆ پێی کە خۆت خوێندکاری بەشی یاسای باسە لە بارودۆخی ناو زیندان کرد لە مافی مرۆڤ کۆمەڵێک مافدانراوە بۆ کەسانی کە زیندانی دەکرێن ئەو کەسانی کە لە زیندان لەگەڵ تۆ بنەوە بەخۆشتەوە مەرجەکانی مافی مرۆڤ یاخود یاساکانی مافی مرۆڤ یان مەسەلا تەطبیقەکردن یاخود مافەکانیان پێشێلەکردن من پێم وایە لە باشووری کوردستان ینی بەکارهێنانی هەردوو شەی ینی مافی مرۆڤ دوو شەی تەنها دوو شەی نووسراون و بێکەڵکترین و بێماناترین وشەن کە لە باشووری کوردستانە بەکارهێنرێ چونکە ئێمە ئامادەنین کە مافی ئاژەڵەکان بدەین ئێمە ئامادەنین کە مافی گوڵێک بدەین ئێمە ئامادەنین کە مافی پەپولەیەک بدەین چۆن باز لە مافی مرۆڤەکرێت ینی لە زیندانەکان بەسەرم بۆ نمونە داواکاری گشتی من 12 ڕۆژی ڕێک لەوێ بووم داواکاری گشتیم چاو پێ نەکەوتووە ینی بۆی کە بتوانم مەسەلەن بۆ لایەنی کەم جگە هەوڵ دۆسەی خۆمە بیر چوێتەوە بۆی بتوانم دۆخی زیندانەکانی پێ بگەێنم بۆی کە بتوانم مەسەلەن ئەو پەیامانە بگەێنم مەسەلەن لیژنەکانی مافی مرۆڤ ینی مەسەلەن کەیسێ من بۆ نمونە گەێنراوە بە لیژنەی مافی مرۆڤ یعنی نەئەتوانرا مەسەلەن لەو ڕۆژەیەوە نووسینگەی پەرلەمان لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان مەسەلەن ناوەندانی تر سەردانی ئەو شوێنە بکەن هەرچەندە من لە سەرەتا مەسەلەن لە ینی یەک دوو ڕۆژی سەرەتای کە لە زیندان بووم لەوێ نووسینگەی مافی مرۆڤی سلێمانی ینی سەردانیان کردم و لەسەر کەیسەکە زیاتر کۆڵیانەوە من لە بەروی سەرەتا بووم لەوانە بەڕاستی دۆخی زیندانم بۆ جۆرە نازانی و من راپۆرتێکیشم دەربارەی و کۆمەڵە خاڵمیانی ئامادە کردووە بە دڵنیایی ئەو خاڵانە زۆر گرنگن و هەر ناوەندێک کە خۆیان بە خەباتگەر لە مافی مرۆڤ ناوزەنگەکەن و خۆیان بە پاڵەوان لەم بوارە ناوزەنگەکەن هەر نووسراوێک لەم نووسراوانیان بێ بە دڵنیایی من پیانە دەم و بچن بە دوواداچوون بکەن و هەموو کەسانی کە لەوانن وجودیان هەیە بۆی پشڕاست بێتەوە کە ئایا پەیکەرێک زیاتر مافی هەیە لە وڵاتە یاخود ئینسانێک باشە کاک سەروەر بێژگە لەم کەیسانەی کە جەنابەت باس کرد چ جوورە کەیسێکی تر هاوشێوەی کەیسەکەی تو لەوێ هەبوو ئەم پرسیارم زۆر بەلاوە گرنگ بوو ینی ئێمە نزیکەی 500 زیندانیمان هەبوو 500 زیندانی لەوێ هەبوو کۆی هەموو ئەو زیندانیانەی کە لەوانە بوون هەمویان لەسەر مافی شخصی لەوانە بوون ینی مەسەلەن بۆ نمونە سکاڵای شخص بوو بەڵام تەنها دوو کەسە بوون لەوانە کە لەسەر مافی گشتی خراپنە کونجی زیندانەوە یەکێک لەوانە کاک ملازم فەرامۆشی ڕانەیە کە بەڕاستی ملازم فەرامۆش نمونەی ئینسانی خەباتگەر ئینسانی خۆڕاگر ئینسانی بە ئیرادە ئینسانی ئارام
لە باشووری کوردستانە کە وانەکانی خەباتگەڕی و شۆڕش بەنەوەکانی داهاتوومان ئەڵێتەوە دیارە ئەو کەسەوە بوو کە لەسەر لێدوانێک لە کاتی خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردوو لە ڕانیە لێدوانی داوە لەسەر دەسەڵات لەسەرەوە زیندانی تەوقیف کراوە لە دوایەوە حکم درراوە و دیارە و قسەیەکی کرد من زۆر بەلامەوە جوان بوو کە چاومان بەیەکەوت وتی من کاتێکە بڕێر کە حکم دراوم وتی بە دادوەرەکەم وتومە من لەسەر دەست قسەم کردووە لەسەرەوە هاتوومەتە جواب کەوتومە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستانە دزی ئەکرێت وتی ئەوە من حکومەدەن لەبەرەوەی کەم لەسەر دزی قسەم کردو بەس ئەو کەسانەی کە سامانیە وڵاتە دزن کە کاری مافیاگەراییەکەن و هەرچی سامانیە وڵاتەیە بە هەدەریەدەن ئێوە نە لێپرسینەوە لەو کەسانەکەن و نەسزایانەدەن و نە حکمیانەدەن و نەشان خەنە زیندانەوە ئەمە کەی دادپەروەریە یعنی ئەمە گەر تۆ بیری لێ بکەیتەوە لەناو ئەم چەندێ ڕایانی زۆر قوڵە تۆ بۆ نمونەیانی بۆ ئەگاماژەم پێکرد بەدەیان دۆسیێمان کە جوڵاندۆوەکو خۆمە مەسە ژیانی ئینسانی لەسەر بند بووە لەسەر مردنی ئینسانەکان لەسەر ئەوەی کە بۆ نمونە ئینسانەکان تووشی نەخۆشی شێرپەنجە بن بەهۆی هۆکارەکانی پیسبوونی ژینگەوە ئەم کەسان دۆسیە لەسەرمانە ناکرێتەوە لەسەرمانە ناجوڵێن لێکە مردنی ئینسانەکان بۆ خۆی بە تاوەندانراوە لە ئێستا بەڵام لەسەر بەکارهێنانی دووشە یان لەسەر بەکارهێنانی لێدوانێک ئەوە دەکرێت بەڵام من باوەڕم وایە ینی دەبێت زیندانەکانی ئێمە چۆن لە پێشنەوە دەکانەوە یان لە هەشتاکانە مەسەلەن پڕبوون لە زیندانی سیاسی دەبێت لە باشووری کوردستان گەنجەکانمانە وڵاتە بەجێ نەهێڵن دەبێت خۆڕاگر بن دەبێت ئارام بن و دەبێت بە ئیرادەیەکی پۆڵاینەوە هەوڵ بۆ خەباتکردن بدەن و هەوڵ بۆ گەیاندنی پەیامەکانیان بدەن و هەوڵ بدەن بۆەوەی ئەو ئیرادەیان هەیە وەکو خۆی بمێنێتەوە و من باوەڕم وایە دەبێت وەک ئاماژەم پێکرد کە 500 با بڵێ نزیکەی 500 زیندانی هەبووە کە لەسەر مافی شخصی لەوێ بوون تەنها دوو کەسی لێ بووە کە من و فەرامۆش بووم لەسەر مافی گشتی لەوانە بووین و لەسەر سکەڵی داواکاری گشتی لەوانە بووین دەبێت ئێمە زیندانەکانمان ینی عکس بکەینەوە بێ وای لێبێت کە پڕ بن لەو خەڵکانی کە لەسەر مافی گشتی دێنە جوان نەک ئەوەی کە ئێمە کۆڵ بدەین و ئیرادەمان تێک بشکێنرێ و من حەزەکەمەوە بڵێم ئەگەر چی مەسەلەن بۆ نمونە توانیان ینی جەستەم زیندانی بکەن بەڵام هەرگیز نەیانتوانی و بیر و ئیرادەی من زیندانی بکەن و هەرگیزیش ناتوان تێکی بشکێن ئەگەر چی لە دوای داخستنی ئەم دۆسیێش بە هەر هۆیەک بێت مەسەلەن حکمی کۆتایی وەربگرێ دۆسیەکە دەکشێتەوە کە بەڕاستی من زۆر بێمنەتم بەرامبەریان بە دۆسیەکە نەکشێنەوە با بەردەوامی بێت و ڕێکاری خۆشی وەربگرێ و دڵنیاشم کە ناتوان لە دادپەروەری لەمە شابەدی بهێنرێ ئەگەر چی خودی ئەم قسەیەش بۆ خۆی دۆسیەکی تریش بێ لەسەرم بکرێتەوە و دەیان دۆسی تریشم بۆ دروست کرێ من بێدەنگ نابم چونکە بێدەنگبوون ڕاکردن لە واقعی کە هەیە من پێم وایە هەرێکێک لێ مەرکێکی قورسی لە ئەستوایە دەبێ هەوڵ بۆ گۆڕانکاری لە وڵاتە بدەین و باوەڕیشم وایە کە دەشتوانین ئەو گۆڕانکاریە بەدی بێنین و جیهانێکیش لە دادپەروەری دروست بکەین لە باشووری کوردستاندا. کاک سەروەر وەک پێشتری ئاماژەم پێکرد بەڕێزت خوێندکاری زانکۆی بەشی یاسا تێکەڵکردنی کەیسەکان لە ناو زیندانە چ کاردانەوەیەکی لێیەکەوێتەوە مەبەستی لە ڕووی کەسەکان دڵنیاییەوە ینی بۆ خۆی بۆ نمونەیەکێک لە وانانی کە هەمانە مەسەلەن زانستی تاوان ناسیە ینی یەکێک لە کارەکانەوەیە کاری زیندان یان زیندانیکردن دەبێت تاوان کەم کاتەوە نەکەوەی کە تاوان زیاد بکات بەڵام من هەر بۆ خۆی لە ماوەی ئەو 12 ڕۆژێک کە لە گرتن و گواستنەوەی ئێرە بوو دوو ڕۆژەکەش لە دەربن بەڵام بەتایبەت ئەوەی سلێمانی وەبەستمە بۆ خۆم من دوو کەسم لەوانە بینی بۆ نەک سەرەتا دەمەقاڵێکی خێزانیان هەبووە لەسەرمە تۆمەتبار و خراوەتە زیندانەوە بەڵام لە دوایەوە کە ڕوادە دەرەوە مەسەلەن بۆ نەهڕەشە لە کەسێکەکە بۆ کوشتن یانی تۆ بیر بکەرەوە ئەبێ ئەم زیندانە کە سەرەتا مەسەلەن تۆ بە مادەیەکی سووکەوە دێیت دەبێ هەوڵ بۆ چاکسازی لە توا بدرێ هەوڵ بدرێ مەسەلەن تۆ کەشێکی وات بۆ بڕەخسێن لەکە بیر لە تاوان نەکەیتەوە بەڵام عکسەوە ینی هەر هەمانە و کاتێک کە مەسەلەن تۆقیف کرا بە 48 کاتژمێروانە دواتر هەندیستان هەمان کەسیان هێنایەوە بۆ هەمان زیندان کەم بۆ خۆم لێ چاوم پێکەوتەوە هۆکارەکە گەڕینتەوە بۆ ڕەوشی ئەو شتەی بەدڵنیاییەوە ینی تۆ ئەکرێ بەدڵنیاییەوە ینی تۆ مەسەلەن بۆ کەسێکە ینی با بڵێن وشەیەکێک با بڵێن قەزا و قەدەر ینی کەسێک بۆ با بڵێن بە قەزا و قەدەرێک تووشی ڕووداوێکی هاتوو چۆ بێ لەگەڵ کەسێکە بان قەسی ئینسانێک ئەکوژێت کە تۆمەتبارە پێ تەبەن هەردووکان و یەک لایەنەوە دوێشتا ئینسانێکە کوژێ ئەم دوو کەسە هەردووکیان لە یەک شوێنە ینی شتیوان نابێت ئەبێ ئەم کەسانە بە پێی مادەکان جیاب بکرێنەوە بەڵام لە باشووری کوردستان و لە زیندانەکان منەوە تێگەیشتم نەخێر بە پێی مادەکان جیان نەکراوەتەوە بەڵکوم ئەو کەسانی کە با بڵێم جۆرێک لە جۆرەکان پشتگیریان هەیە دەهێنرێن دەخرێنە زیندانێکی تایبەتەوە بەڵام ئەو کەسانی کە پێگەی کۆمەڵایەتیان هەیە کە پێگەی ڕێکخراوەییان هەیە ئینسانێکان خەڵکانێکن کە لە پێناو مافی گشتی تێکۆشاون
و ئەو کەسانە کە باڵێ مادەکانیان سوکتر لەگەڵ ئەو کەسانی کە مادەکانیان قورسترە ئەم کەسانە پۆلیۆن نەکراون بەس ئەو کەسانە پۆلیۆن کراون کە پشتگیریەکیان هەیە یاخود کەسێک پشتگیریان لێ دەکرا بەڕاستی ئەمە دەڵێم لەوێ موبایلیان پێ دەتوانن ئینتەرنێت بەکاربێنن شوێنی تایبەت بەخۆیانیان هەیە یعنی هەموو ئەمانە جیاوازێکی زۆر زۆرەکە دەبیندێت بۆیە ئەمە ئیشی مافی مرۆڤە ئەگەر مافی مرۆڤ و ئیشی مافی مرۆڤ و ئیشی یاساناسەکانە ئەگەر یاسا هەبێت و ئەگەر مافی مرۆڤ لە باشووری کوردستان هەبێت دەبێت بە دۆداچوون بۆ ئەمانە بکرێت. کاکسەر ڕۆک کۆتا پرسیار وەگەر بکرێ بە کورتی تۆ ئەو ماوەیە کە لە زیندان نابووی هیچ هەست بە فشارکردن کە بکرێتە سەر زیندانیەکانی دیکەوە بەخۆشتەوە لە چ ڕۆیەکەوە زیندانی یاخود فشاری دەرونی بێت یاخود کۆمەڵک شتی دیکە بەرامبەر بە زیندانیان بکرێت بە دڵنیاییەوە من بۆ خۆی یانی یەکێک لەو کەسانی مەسەلەن کە یانی بەڕووداوی هاتوچۆ لەوێیانە بوو بەڕاستی ئێڵم ینی بۆ ماوەی چەندین کاتژمێن و کەسەوەکو شێتی لێات ینی ئەگەر بۆ نمونە جۆرێک لە چارەسەریان ئەگەر ئەو هاوڕیانە نەبوونایە کە بۆنە دڵیان بدایەتەوە ڕەنگە ئینسانە تووشی نەخۆشی دەرونی ببووایە چونکە لەوێ وەک ئاماژەم پێکرانی کەشێکی وانە ڕەخسێنراوە کە بە جۆرێک لە جۆرەکان مرۆڤ ئەگەر بۆن منە تاوانێکیشی کردبێت لە حاڵەتێکە هەوڵ بدا بگەڕێتەوە لەو تاوانە بەڵکو وای لەکە کە زۆر 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 زیاتر لەوەی کە خۆی بخواتەوە لە کاتێکی شایان لە دقی یاسا شتێک لە دەستور کە بەرزترین پایە هەیە ئەڵێ هەموو تۆمەتبارێک بێتاوانە تاو کاتێک کە تاوانەکەی بەسەر ساقە بێتەوە بەڵام ئەوە بیر نەچیانی لێرە کە تۆ سکاڵایەک لە دشت ئەکرێت ڕاستەوخۆ تۆکو تاوانبار مامەڵەت لەگەڵاتێ یەکسەر ڕاستەخۆ کە لە بچە دەکرێت فەرمانی دەستگیرکردن دەخرێتە شوێنێکەوە یعنی ئەو کەسێک کە بۆن تاوانی کرد ڕاستەخۆ تۆکو تاوانبار و پێش ینی بن پێم وایە پێش ئەوەی کە تۆ ئەسڵەن مەسەن لێکۆڵینەوەی ورد بکرێت لەوەی کە تۆ چیت کردووە پاڵنەرت چی بۆ بۆچی ئەم کارت کردووە ڕاستەخۆ تۆ حکم دراوە بەسەرا یعنی یەک پرسیار بە ئەگەر دەسەڵاتی دادوەری سربەخۆیە من چۆن هەفتەیەک پێش ئەوەی کە لە زیندان ئازاد بکرێم کە لە ڕۆژی یەکشەما بوو من چۆن هەفتەیەک بەلەوە ئەمزانی کە لە ڕۆژی یەکشەمە ئازاد بکرێم بەبێ وتەی پارێزەرەکەم بە وتەی تریشەوە چۆن ئەمزانی یعنی واتە چۆن ئەو کەسانی کە لە دەرەوە بوون ئەم زانەریان گەیاندەوە بە من توانیوانە مێشکی دادوەرەکە بخوێنەوە لەوەی کە ڕۆژی یەکشەمە من ئازادەکە بە چییە؟ بەڵێ ببوورە هیچ کاتمانەوە بەس بە بەڵێیان نەخێر ئەوە جوابم بیتەوە بزانم تو زۆر جەختن لەسەرەوە کردووە کە هیچ شتێکی لە بواری تەندروستی لەوێیانە بوو ئایا بەشێکی تەندروستی لە سجنە هەیە یانە؟ نان لەوێ ئەگەر هەڵنە میان بنکەیان مەڵبندێکی تەندروستیە کە سەر بە بڕەبرای تەندروستی سیستێمایی لەوێ هەیە بەڵام بەدواداچوون بۆ ناو دۆخی زیندانەکان نیە مەسەلەن بۆ نمونەیەکێک لەو شتانە بۆ نمونە بەتانەی کە سجنەکان بەکاری هێنن بۆ زیاتر لە 6 مانگی ڕێکە هیچ یەکێک لەو بەتانیان نەشۆراوە کە لە هەر ڕۆژێکا مەسەلەن دە سجن دێت و دە سجن دەڕوا مەسەلەن لە قاوشەکانە باشە هەمان ئەو کەسێکە بۆ نمونە یان هەر لەو سجنە بەردەوام بەتانەی بەکارهێنێتەوە و ئاماژەشم پێکرد بەشێک لەو کەسانە تووشی نەخۆشی پێز بوون و جیا کراونەتەوە یعنی چۆن مەسەلەن تۆ ئینسان لە ڕووی نەفسیەوە مەسەلەن ئەمە زۆر خەتەرە پێی بڵێ تۆ نەخۆشی پێستت دێت تۆ دەبێت جیاوازبی لەو ئینسانانەی تر بۆ کاکە ئەم ئینسانەویش ئینسانە ئەگەر توش بۆ بگو ینی بپرسەرەوە هۆکاری توشبوون بە نەخۆشی پێستی ئەم کەسە چییە ئەوەیە کە مەسەلەن بۆ منە یعنی ڕەچاوی ئەم لایەنە تەندروستیان نەکراوە لە ناو زیندانە زۆر سپاس بۆ سەروەر قەرەداغی سەرۆکەرێک خراوە NOK کۆ میێوانێ مەبوو ئیرۆژی مە ئەف گوتوبێژە کرد دەستخۆش بە دەست